ئازانم سڵاوتان لەبێت ئەمێوارێش لە بەرنمێکی تری خەرمانەوە لەگەڵتانی من لە ماڵی گەنجێکم کە ئیشەکەی ئەوەیە بە ماتۆڕێکی سێتایی ئەم کارتۆنانە کۆ دەکاتەوە و دەیانبات دەیان فرۆشێ بۆەوەی مەعیشەت و بژێوی خێزانەکەی جابین کات. ئەمەی کە دەیبینن ماتۆڕێکی سێتاییە کە ئەم ماتۆڕەش خێرخواز بۆ ئەم گەنجەی کڕیوە و بەم ماتۆڕە ئەم مەوادانە کۆ دەکاتەوە بە تایبەت کارتۆن کە وەک خۆی دەڵێ دەبێت لە بەیانی تا ئێوارە خەریکی کۆکردنەوەی ئەم کارتۆنانە بێت تا بەو شێوەیە هەموو کارتۆنەکان کۆ دەکاتەوە و ئێواران دەبێت بچێتە بازار بیان فرۆشێ. جا ئیتر پارەکە چەند دەکات و چۆنە و کیلۆی بەچەنەوە ئەو دواتر لە درێژەی بەرنامەکە خۆی بۆمان باسەکە، بەڵام لەگەڵەوەی کە منداڵی نەخۆشیشی هەیە مەعیشەتی ئەم خێزانە لەسەر کۆکردنەوەی ئەم کارتۆنانەیە. جا لەگەڵم بن پێکەوە لەگەڵ ئەو گەنجە کەمێک گفتوگۆ دەکەین با بزانین قورسیەکانی ژیانی ئەو گەنجە چییە. بەڵێ ئازیزان، وەک ئاماژەم پێکرد بەرنامەی ئەم شەومان لەگەڵ گەنجێکە کە وەک بینیتان کە کارتۆن کۆ دەکاتەوە و ژێوی ژیانی لەسەر ئەوەیە. جا من ئێستا لەگەڵ میوانەکەم کەمێک گفتوگۆ دەکەین با لە زاری خۆی و گوێبیستیەوە بین کە گیر و گرفت و کورسایەکانی ژیانی ئەوان چییە بەڕاستی. زۆر بەخێربی. سپاس کە بەرنامەکە ئێمەت قبول کرد. اینجا من و تۆ بەیەکەوە خوشک و براچین پیاسەیەکەکەین و کەمێکیش باس لە ژیانی تۆکەین. باشە؟ خەڵکی کوێی؟ خەڵکی کەرکووک. خەڵکی کەرکووکی؟ چەندێکە لە سلێمانیت؟ 2007 لە 2007 لەوێ چی تەکرد؟ ئیش چی بوو لێ؟ کرێکاریمە کرد لەگەڵ وەستای کاشیایشمە کرد بە ڕۆژانە. بەڵێ بژێویت باشتر بوو لەوێ؟ وەزعتان باشتر؟ وەزعم چووکەم لەوێ خانی خۆمان بوو لێرە باشتر بوو وەزعمان. بەس ئێستا لێرە لە 2007 هاتوویتەتە سلێمانی و لێرە دەمان کرێچیت؟ بەڵێ وەڵا کرێچی. بەڵێ خێزانت هەیە؟ بەڵێ خێزانمەیە و دوو مناڵم هەیە، کچێکم هەیە نەخۆشی. تەمەنی چەندە مناڵەکانت؟ تەمەنیان چەندە؟ دانەیەکی 3 ساڵ و 2 مانگە، دانەیەکی ساڵێک و مانگە. بچکۆلن مناڵەکانت هەردووکیان وردن تەمەند درێژ بن ئیشەڵا. لێرە کرێچیت؟ بەڵێ کرێچی مانگی چەندەی؟ مانگی 200,000 دەمە کرێە لە ئاو کار باش. بەڵێ ڕۆژانە بەچیەوە خەریکی؟ وڵای خەریکچمدا دەرەچم ئیسا لە بۆنێ ڕەمەزانەوە چونکە بە ڕۆژم ناتوانم زوو دەرچم سەعات 9 بۆ دەیبیانی دەرەچم. باشە بۆ زۆر هێنەکەمەتە دەرەچم دوکان مارکێت بێ ئاتر کۆڵانەکان بێ مەقەبا بێ سنوق بێ دەبێ بێ ئاسم بێرچی بێ کۆیەکەمەوە بۆ ژیانەکەی پێ بمەڕێەوە. تاکەی تا ئێوارە تۆ بەرداوامە بی لە سەعات 5 دقە دوایەوە دێمەوە سراحەتیەکەم و هەتا 5 چارێک لە دەرەوە. باشە دوای ئەیبەم ئەیفرۆشم. شانێ بێ ئەیفرۆشی؟ یەکسەرە ئەیفرۆشم و دێمەوە بۆ. لەکوێ ئەیفرۆشی؟ زووتر شوێن دوور بوو لە ژاڵە بوو لە ڕێی تانجڕێ لای عەلوەکە بوو. ئەوسا بۆیەوەمان برد ئەوە ساڵێکە هاوردیانە تەراپەڕین ئیشە تۆزی بۆمان نسکەوە بووە نزیکترە. بەڵێ یعنی تۆ بەیانی ئەوێ باشەوتت ئەگەر بەبای سەڵبوونی ڕەمەزانەوە ئەی ئەگەر ڕەمەزان نەبێت زووتر هەڵەستی؟ سەعات 4:30 نەماڵ دەرچوومە 4:30 بەیانی 4:30 بەیانی ئەوەی بۆ کۆکردنەوەی پلاستیک و مەقەبا و بەڵێ کارتۆن هەتا ئێوارە دێمەوە جار وایە 12 نەمەڕۆ نوێژێکەم نانێ خۆم و هەم دەرەچمەوە دوایەوە دەرەچمەوە حتا هاوێنانەتر درێژە لەوە حتا 6:30 بۆ 7 ئێوارە بە هاوێنان. تۆ لە بەرژەوەندی چە ڕۆژ درێژ بێت بووی زیاتر کۆکەیتەوە. ئەگەر هاوکاریمان بکەین وەڵا سوپاس دەکەین دەستخۆش لەبەرەوەی تۆ زیاتر کۆکەیتەوە و باشە هەتا تەبعاً زیاتر کۆکەیتەوە بۆ من ئیسفادەکەی باشە. ئیسفادەی ئەوە چییە توانی پێم بڵێ؟ بۆ نمونە چۆن ئەیفرۆشیت؟ بە کیلۆیە؟ کیلۆی بە 130 دینارە. 130 دینار 100 کیلۆ مەقەبا ئەگەر کۆکم و ڕۆژی 13,000 بۆکە. 100 کیلۆ مەقەبا. جا ئەوە کۆکەیتەوە؟ وڵایی ئیسە ماشەڵڵا زۆرە مەگەرە ئەم ماتۆڕە سێتایەکان زۆرە مەگەرە یعنی
ئەوێ تۆزی زوو دەرچی بۆ هەوڵ خۆت بدەیت پێش یعنی خەڵکی تریشیە زۆر بەڵێ وەڵا زۆرە ئەوێ تو هەوڵ دەی پێش ئەوان دەرچی بۆ ئەسفادەیە بکەیت کە تۆزی درەنگ دەرچوویت پێش تو دەرەچن شتەکان کەمەوە هیچ بەیانەکەی ڕۆژ هەبووە هەر ڕۆی مەبەست بانزینەکەم سرف کردواتومەت هەرەوەنە یعنی ئەوەی کە کۆت کردوێتەوە پارەی نەکردووە هەر هیچم کۆ نەکردو ئەگەر کۆشم کردبێتەوە باید 2000 دەر نەچوێ قیمەتی نەبوو بڕۆ بیفرۆش یعنی پارەی بانزینەکەشی دەرنەکردەوە گەڕامەتەوە بۆ دەمە ڕۆژنجا هینتنم خستە سەرباری ئەوە هیلاکێش بەبێ ئومێدیش گەڕاویتەوە ئاڕۆڵا حەمد و سەنای خوایشکیان حەمدلله تر ڕزق لای خوایە ڕاستە بڵێن حەمدلله ڕۆژی عیشێ ڕۆژی نییە سەلبوونی ئەم وەزعیشەوە سنوور ئێران داخراوە مەقەبا بۆی هەیە لەگەڵ مەوادەکان کەیە هیچ قیمەت نەکایسە دووسێ معمەل داخراوە مەقەبا و ئەم وەزعە تەسیری کردوتە سەر مەقەبەش بەڵێ حدود ئێمە ئێران وەریەگرێ دەمان کە سنوور ئێران گیرا وەرناگیرە مەقەبا یعنی من سنوور بگیرێ تورکیا وەریەگرێ دوایە تورکیا ئەو کاتە ئەبینە بێتە 80 دینار ماوەی وا بوو کیلۆی 100 کیلۆ بە 8000 پارەکە دابەزیم بەڵێ چونکە وەریان ناگرێنە ئەم ساڵیشەوە خەریک وەزعەکە بەرەو خراپتریش باشە تۆ ماتۆرێکی سێتایت پێ بەڵێ ئەو ماتۆڕەش من پێش بەرنامە قسەمان کرد بوتێ هەر خێرخواز لە چەمچەماڵەوە بمێنینە لە چەمچەماڵ پێش ئەوە هیچ ئیشێکی تر ناکرد پێشەوە ئیشم لە مۆلدەکان ئیشمە کرد پارەم کۆ کردەوە مانگی 200,000 پێ بەس پارە کۆکردنەوە بوو مانگی 200 بوو ینی بەش کرێخانۆکە بوو بەس ئەوە بۆ جارجار دایکم یا بەشمێدا یا برایەکەم یارمەتێک مێدا ئێستا خێرخوازێک ئەم ماتۆڕە سێتایی بۆ تۆ کڕیوە ئیشی پێەکەی باشە تۆڵی 100 کیلۆ اینجا 13000 بکە 100 کیلۆ ئەتوانی تۆ بەو ماتۆرە کۆکەیتەوە ئەبێ خۆتی لاکە زوو دەرچی سێ ڕەمەزانە درەنگ دەرەچم تۆزی زەحمەتە کۆکردنەوەی خۆم بەڕۆژوم دنیاش هیلاکە بیت ئەوە تااقەت نامێنێت کۆڵان زیاد بکە یا مارکتەنانەت ئیشی کۆکردنەوەی ئەم قەبانش زعیف بووە بەڵێ ئاروەڵاوە زۆر زەعیف بووە ئیسە هینە ماشڵا ماتۆرە سێتایەکانە منە زۆر بووە چووکەم ئیش کاریش کزە کشی دێ خۆی داتەوە و ماتۆرە سێتانەوەش خۆیان دەستکەنەوە ئیشاتر گەورە بێبیچ بێ جوار وایە دوو نەفرن دێن وەک بڵێ منافەسە دەکەن دانەیەکی ناو داوە دانشێ دانێکی ئەکسەر مەخباکی بۆ فرادە و بە سەریعی ڕاو بۆ دوکانێکی کە بۆ یەکێتر سپادی لێ نەکات ئەگەر من بەتەی نابم حتا ئەمە کۆکەم و سەفتەیەکەم دایەنام ئەو سێ دوکانی کردو مناڵەکەت مناڵێکم نەخۆشە مناڵێکری هەردووکیان نەخۆشە دانەیەکی سینگێتی بەس مناڵە بچووکەکەت سنگیتەوە بەڵێ ئەوەی ترت کچە گەورەکەت چێتی ئەوەی کەم نەخۆشی هینە چووکەمەوەنە بازم باش نەبوونم بر بۆ دکتۆر و ڤیتامینی کەم بوو وەک خەتی ئۆتیزمی تێکەوتووە نەقساکە نە لێت تێگەیە ئەوەی بەمێش خۆیان بێ کاڕوا حساب بۆ کەس ناکات تەمەنی چەنە 3 ساڵ و 2 مانگ بۆ 4 مانگ 3 ساڵ ینی هیچ قسە هیچ قسەیە ناکە هیچ زوو نەتان بردە دکتۆر نەما بەزعکەمەوەنە باش نەبووم بە دکتۆر بەڵێ ئێستا دەرکەوتووە کە ئەم منداڵە نەخۆشیت بەڵێ پزیشکەڵێ چی وڵای ئەڵێ بەردەوام بی لەسەرە و هێنا ئەوێ 2 مانگ جارە بۆم بێنیتەوە دەوای بدەم ئێستا دەواکانم بۆ 2 مانگە بۆ مانگێکە گشت مانگێ من خۆم بیسم بەسەر 2 مانگ جارە وەرە بۆلام بۆ بزانم وەزعەکەی چۆنە گشت مانگێ لای کەمەکە و 60,000 بدەمە عیلاجە بەڵێ ئەو کچام بێشکە لە کوڕەکە بەڵێ ئەتوانی عیلاجەکان کرد وڵای جاروا هەیە لە دەم خۆم یەگرمەوەڵم با کێشەم لێیە با خۆم ینی زەخت لە خۆمەکەم بە پێی پێویستانم با زۆر هین نەکەم زەخێ ئەوەی دەم خۆم و دەست خۆمە گرمەوە بۆ مناڵەکەم بۆ سەحەتی مناڵەکەم گرنگترە لە خۆ پزیشک ئەڵێ بەرەو باشی ئەچی ئەگەر بەردەوام بیت لەگەڵ مانگە بردوومە ئەوێ مانگێکە بردوومەوە مانگی 4 بیبمەوە ببێنێتەوە هەستەکەی باش بوو بێت بە عیلاجەکان وڵای باشە لە چاو خۆی تۆزێ گۆڕانکاری تیاکەوتە زوو خراپتر بوو سە تۆزیە بەس هاوی بەردەوامەتی لای کەمەکەوێ ساڵە بۆ 2 ساڵ بەردەوام بی لەسەری هەتا
یعنی تۆ سەر تایم ئەبرەی تۆ درەن فریای کەوتووی لە زۆر عیلاج ساڵ و 3 مانگ بۆنجا بردم 2 مانگ و 3 ساڵ هەستان پێ نەکردبوو یان نەتەتوانی نەمەتوانێت بیبم چونکە من بە بەردەوام لە دەرەوەم ئەمە فریان ناکەم یعنی سە بە هاوینان 6 و نیو 7 دێمەوە ئەمە فریاکەم سراحەتێ بکەم نانێ بخۆم مەشغوڵ مناڵ نابم خۆم گارم 4 بیانی هەڵەسم 4 و نیو بیانی نوێژ بیانیەکەمەوە ڕوم با ئیشەکەم تا ئێوارە بەخوا ئەوە فریان ناکەم سێ منارکەم بزان مەزری چۆنە کێشەی کرێخانت بۆ دروست نەبووە؟ باڕۆنا مانگوە هەیە نیمە کرێکت بۆ نادرێت کرێکم بۆ نەدراوە یارمەتیمیاندا صاحب ماڵەکە ئەمکاری دەکا؟ صاحب ماڵەکە خراپ نییە وەک خراپ بەس ئەڵێ ئەگەر پارەی کاربات بۆ نادرێ من پێشتر خانووترم هەبوو یا حەقمیان خواردە وڵای پارەی کاربات بۆ نادرێت چۆڵیکە ئەوێ خانووکەم بۆ چۆڵکە ئەگەر نایدی لەبەرە من حتای سەپاری کاربات لەسەر کۆبەتەوە؟ بەڵێ لە مانگی 2 کاربام لەسەر کۆبووتەوە هێم مانگ 2 بنە فریاکەم علاج بۆ مناڵەکانم یا مەسروف ماڵ یا کرێخان و فری سێ کارباش بۆتە 24 ساعتی ناتوانانی پارەکە ناتوانم ئاڕۆڵە بۆ خۆشۆردنیش پیکنیکێکم کڕی ئاوی پێگەرمەکەم بۆی لەو شت هەند ئرغام کردوەوە پیکنیکێک بەڵێ بە پیکنیکە ئاوگەرمەکەم ئاڕۆڵە بەنسبەت زەخیرە و خواردنی ماڵ وڵای ناڵم بە پێی پێویست جار وایە لە دەم مناڵەکان لە دەم خۆمانی گرم و زەخیر و شت ناکڕم ئەڵم بۆ ئەم مناڵانم چارەسەر بێ قەتە بۆ سفرێ ئاوارەتان بەتاڵ بێ بەڵێ هیچ نەبێ لە ماڵەکانی خۆن ڕۆژوە هەبووە سەرەتای ژنێنانم ناڵم لە مۆردەکەیش مەکرد 200 بوو ڕۆژ هەفتەیە ڕێکوا بوو مەسەم هین مەکرد بەخوا غازە ماڵمانە بوو نان لە ماڵمانە بوو بەخوا گڵۆپەکان مەکوژانمە خابەکەم قوفڵە دامت خێزانمت بووەکەمت بۆوە ئەگەر یەکێ بێ دەرگاکەش بکاتەوە بزانێ قوفڵە گڵۆپەکان کوژێنمەوە بۆ میوانم نییە لەبەرەوە هیچ شتێکم نییە هیچ شتێکم نییە یعنی پێم عیبە یعنی بێتە ماڵ شتێکی بۆ پێشکەش نەکەم تۆزی زەحمەتە بۆ من سمیوانێکم بێ نەتوانم چایك بۆ بکەم زەحمەتە بەخۆبەت لە غازم نەبووە ماڵە ئەوە بەڵێ سەرەتای ژنێنانم زۆر وەزان خێزانت قەناعەتی بە وەزعەکە هەیە لەخوا بەزیادیە من دایماڵێم لەوانەیە کێتر بواە سە زوو جابوونەوە لە یەک بەس ئەوش عیب نییە بەس هەنێک کەسەیە تەحەمل ناکە ڕاستە زۆر پرسیارم کردم زانم تا چەند قەناعەتی هەنێک کەسەیە لەوانەیە نەماڵ باوکی باشتر بێ کاتێتە لا من ئەوە زعابی نییە تۆزیە پێی سەیرە ئیدارە ناکە ئەڕاتە و جێتێ لە بەدەست خۆی نیە بەڵام ئەوەی کە منەی بینم یعنی برایەکی خوێن شیرینی ئومێدێکی زۆر لە دەموچاو تا ئەبینم هەمیشە سپاسگوزاری یعنی کاریگەری نەبووە لەسەر ئەم هەموو هیلاکی و ماندوێتی و نەبوونیە ناشکری ناکەم ئەوە زۆر گرنگە بەڕاستی سپاس بۆخوا کە وەکو خی گەورە بەسەری کردویتەوە یعنی بە نەبوونی تاقی تەکاتەوە بەڵام توش قساکیبرم ئەو کاتێش کە ئەوە بەزم زۆر خراپ بوو هیوایەتمەوە بکە لە تەلڤیزیۆنم بینی هیوایەتم عمرە بوو بڕۆم عمرەیە بکەم سبحانەڵڵا دومێ ساڵ خێرخوازی بۆ خوا هاتووتی مادام بیستیەوە یعنی من حەزم لە عمرەشدا لەگەڵ خۆیان برمی لەخوا بەزیاد عمرەیەکم کرد هاتەدی زۆر یعنی دڵم خۆش بوتم مادام خوا ئەمەی هاوردەڕێم دڵنیام حتا سەر ئەم وەزعەم وا نابێ بۆی هەیە یعنی هەر مەجزێ دڵنیایی لەوانەیە ڕۆژێک بێتەوە ژیانە زۆر لە ئێستا زۆر باشتر بێ دڵنیایی هیوایەتم ئەوەی شەکەیسە من بەم وەزعی خۆمیشەوە خۆشایەتە نەگەشتێک جاروایە بینم فەقیرە بینم پلێنە سەفرۆشیاشتێک ئارە بەخوا 14 عیشم کرا 1000 دەمە دەستیۆرم خوایە مادام تو 13 داومن یا 15 داومن هەژارەکان دڵێکی زۆر جوانە مادام تو 15 یا 14 ڕزقت داوەتە من ئەوش گوناحە لە بەیانەوە لەسەر ئەم جادە ئەڵم ئەبێ لێی بەخشی نابێ هەمووی بۆ تو بێ وتت زۆر جارەها دایکم یان هاوکاری مەکەن ینی کەس و کار و ئەوانە ماڵی باوکتوانە هاوکاریتانەکەن وڵایی هاوکاری مەکەن بەس بەپێی پێویستە بەوانەویش لەوانەیە وەزعی خۆشیان زۆر باش بێ ئەگەر وەزعیان زۆر باش بێ منش ناگەم ئەم حاڵەتە
ڕاستە ماڵ باوکم مەگەر ماڵی باوکوشتت لێرەن یان لە کەرکووکن لە کەرکووک کەست لێرە نییە ماڵ برایەکم لێ دوو برام لێرەیە بەڵێ بەڵێ ئەوانە شەر هەماشت دەویش کرێکاریەکە لەم پرۆژەکانە پرۆژەی ئەم ستیەکانەوە دروستەکرێت ئەوش بەس فرێ ماڵ و خێزانی خۆی ئارەوەڵا ئەوێ شەر ناو هێنا بازارە کردوێتی کرێخان و 250دا ڕۆژەی 20,000 ڕۆژانەی ئەوش دوو مناڵی هەیە برایەترم هەیە ئەوش ماشەڵا مناڵی زۆر ئەوش فرای خۆی ناکەوێت بەڵێ چ شتێک هەیە کە بۆ تۆ زۆر پێویستی بێ یعنی کەبیری لێکەیتەوە کەبیری لێکم ئاواتی بۆ بخوازی ئاواتی بۆ خوازم بڕۆمە ناو ینی بڕۆمە ناو خانوو خۆمەوە کە کرێخانوت لەسەر نەبوو کیا کرێخان و خاون و یەک ژوورێ بەسی خۆت بێ وەڵی جاروا هەیە لەم ئەگەر عەرزێک شەبێ یەک خێمێتی هەڵدەمەوە من ژوورەکەش ئەگەر خێمەش بێت خێمەش بێ نەک ژوورەکە خێمەش بێ بەس ئەوەنە دڵم خۆش کرێکە تۆزە قورسە ئێستا جاروا هەیە یا نەخۆشێکتە بێ یا شتێکتە بێ ڕۆژ یا دوو ڕۆژ بڕۆی پێێتەوە دەرەکەوێ من دوو ڕۆژ بڕۆم زۆرە بۆ من لە بەش لەبەرەوەی شۆ تۆزیە هاتو چووە کەمەوە بووە لە بین من و خزمەکانە یا ماڵ باوکم ئیشەڵا هەر لەش ساخە بێ بتوانی بەردەوام ئیشکی لەسەر پێخۆی گەورە بۆ منداڵانت الحەمدولله نیعمەتی لەش ساغی گەورەترین نیعمەتە تەنها خۆی گەورە ئەوە مالێ وەرنەگرێتەوە ئیتر بتوانیت ئیش بکەی معیشەتی مناڵەکانت هەر چۆنێک بێت پێیا بکەی تەندروستی مناڵەکانت ئیشەڵا زۆر باش بێت ئێمە لە ڕێی بەرنامەکەی خۆمانەوە زۆر بەڕێز کاک مەریوانی حاجی جەمال ئەوان پێشوی قسەکەم بکەم من کە چوومە ماڵی ئەم برایە خێزانەکەی وتی دەما من زۆر ینی زۆر بە سوتفە من کەیسی ئەم برایە هاتە بەرچاوم و بڕیاری ئەوە ما بەڕاستی کە بەرنمەیان بۆ بکەم خێزانەکەی وتی لێکەم ڕۆژی ڕەمەزانەوە من هاوارە خوا کە مەڵم خۆیان معجیزەیەکمان بۆ بنێری هەر بەڕاستی ینی ئەوە وێنای کرد کە بەرنمەکەی ئێمە معجیزە بوو بۆ ئەمان بەڕاستی جواب بوو چونکە زۆر بەینی بە کتوپڕی من ئەم برا هاتە بەرچاو بڕیاریەوەما کە بەرنمەیان بۆ بکەم زۆر بەڕێز کاک مەریوانی حاجی جەمال بڕی 1 ملیۆن دیناری بۆ ئێوە کردوتە دیاری زۆر دەست خۆش بێ بە هیوای ئەوەی کە جێگەیەکتان بۆ بگرێ سوودێکی هەبێ کەمێک عیلاجی مناڵەکانتی پێ بکەی کە نەخۆشن کەمێک لە ماندوێتی خۆت بڕەوێتەوە پێی ئینشەڵا زۆرە ینی من کە لە ڕۆژانەی 13,000 ئەمە بڵەخە دەست من بۆ من وەکوا بێ بڵێ ئەوە دەفتەرێکم داوە بێت بە هیوای ئەوەی بای ئەوە دڵما خۆش کردبن نەخوا بە زیاتریشەوە من دەستخۆشی لە ئێواکەم و لە مەریوانی حاجی جەمال و لەو کەسانش کە خێرخوازن زۆر دەستخۆشیان لێکەم و سوپاسیانەکەم چۆن دڵمە خۆشەکەم خۆی گەورە لەم دنیا و لەو دنیا دڵیان خۆش بکە ئامین ئینشەڵا هەروەها زۆر بەڕێز کاک ڕەنج ئەحمەد کە بەڕێزی شانخاوەنی کارگەی کیانە و سپۆنسەری بەرنامەکەی ئێمن سەبەتەیەکی پڕ لە خواردن و موادی پاکەرەوەی بۆ ئێوە دابین کردووە بە هیوای ئەوەی کە سوودی لێوەربگرن دەستی خۆش بێ بەدڵنیایەوە سوودی لێوەرگرن لەم حاڵەتەیە ینی بۆ من هەموو شتێک ینی ئیسفادەی هەیە بڵێ ئەگەر شتێکتان ما بێت لە کۆتایی ئەمتانەوە بیڵێن یا داواکاریەکتان هەبێ فەرموو وەڵای من داواکارم لە خێرخوازان و ئەو کەسانی کەم بەرنامە بینن نەجاتماندن ینی وەک بڵێ وەک معجزەیە بڕێنە خانوو خۆمان ئەڵێن ئەرزێکیش بێ خێمێکی تا هەڵدەم مەمنونیانە بم ئێمەش بە هیوای ئەوەی کە بینەری بەرنامەکەی ئێمەیە و ئەم گوێبیستی چیرۆکی خێزانی ئەم گەنجەیە کە بەو شێوەیە چەند شکرانە بژێرە چەند ینی لەگەڵ سەرباری ئەو هەموو ماندوێتیە بە فرۆشتنی کارتۆن بژێوی خێزانەکەی و دوو منداڵی نەخۆشی هەیە بەڵام هێشتاش لەسەر پێیەکانی خۆی وەستاوە هێشتاش پڕ لە ئومێد و پڕ لە هیوایە بەڵام کرێخانوەکەی ینی ئەمە زۆر بارگرانێکی زۆری بۆ دروست کردو بۆیە هەر کەس بینەری بەرنامەکەی ئێمەیەگەر بتوانێت هاوکاری ئەم خێزانە بکە وەکوایە حەجێکی بۆ خۆی کڕی بێ بە هیوای ئەوەی کە هاوکاری ئەو ماڵە هەژارانە بین و بەرنامەکەی ئێمە سوودێکی هەبوو بێ
خۆشحاڵین کە توانیمانە دڵی کۆمەڵی خێزان خۆش بکەین لە ڕێ بەرنامەکەی خۆمانەوە ئەگەرچی بە داهاتێکی زۆر کەمیش بێت بەڵام بتوانین ینی ئێوارە کە دەچێتەوە بۆ ماڵەوە بە دڵێکی خۆشەوە بڕواتەوە. سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون. خەرمان بەردەوامە بێت بەڵام بەڕگەی من کۆتایی هات لەگەڵ پامێران لەگەڵتان بەردەوامە بین. کاتێکی خۆش.